تەوەری دووەمی گفتوگۆکانمان دەست پێ دەکەین لە تەوەری دووەمدا باس بە شێوەیەکی باس لە خزمەتگوزاریە یاساییەکانی ڕێکخراوی CDO دەکەین بۆ پەنابەران. دیارە ئەم ڕێکخراوە چەندین خزمەتگوزاری بە شێوەیەکی گشتی بۆ تەواوی هاوڵاتیان و لێنەوەیشیاندا بۆ پەنابەران هەیە کاتێکە تووشی گرفتێکی یاسایی دەبن لە CDO کۆمەڵێک پارێزەری خۆبەخش کێشەکانی پەنابەران چارەسەر دەکەن. تایبەت بەم بابەتە لە ستودیۆی بەیانی کورسات نیوز کە میوانمان هەیە ئەویش زۆر بەڕێز ئەبوبەکر ڕەوف مەولود کە پارێزەرە لە ڕێکخراوی CDO کار دەکات لەسەر کەیسی پەنابەران و بشێک لە بابەتەکانی پەیوەندیدار بە یاساوە. کاک ئەبوبەکر سپاس بۆ بەڕێستان بەخێراتی. زۆر سپاس بۆ شاشە جوانەکەی کورسات بۆ سەرجەم بینەران و بیسەرانی تەلەڤیزیۆنی کورسات. زۆر سپاس. کاک ئەبوبەکر دیارە لە ڕێکخراوی CDO کۆمەڵێک خزمەت هەیە و بەلەنێو ئەوەشدا با بڵێن لە ڕووی یاساییەوە خزمەت بە پەنابەران دەکەن. ئەو پەنابەرانی کە سوودمەند دەبن لە خزمەتگوزاری یاساییەکان کامانن؟ بەڵێ بێگومان ئەو بارە نەخوازراوەی کە لە ساڵی 2013دا بەسەر ڕۆژئاوای کوردستان داهات کۆمەڵی خەڵکی زۆر بە سیفەتی پەنابەر و پەناخواز ڕووی لە هەرمی کوردستان کرد. ڕێکخراوی گەشەپێدانی مەدەنیێتیش CDO بە شێوەیەکی پێشەییانە مەدەنیانە دەرگای وڵا کرد بەسەر سەرجەم پەنابەر و پەناخوازانی ڕۆژئاوای کوردستاندا و کۆمەڵی خزمەتگوزاری باشی پێشکەش بەم پەنابەر و پەناخوازانە کرد. لە زمنیدا بەشی یاسایی بوو کە خزمەتگوزاری یاساییەکانی پێشکەش دەکرد بە سەرجەم پەنابەران بەبێ جیاوازی ئاین و زمان و ڕەگەزوونەتەوە و ئەم خزمەتگوزاریانە خۆی دەبین و لە دوو بوار. بواری یەکەمیان پێدانی ڕاوێژی یاسایی بە سەرجەم کەیسەکان بەبێ مەقابل، دووەمیان نوێنەرایەتیکردن و لە بەردەم دادگاکاندا یاخود فەرمانگە حکومیەکاندا. بەڵێ بە شێوەیەکی گشتی دیارترین ئەو کێشانەی کە پەنابەران هەیەە و دێنە ڕێکخراوی CDO تا لە ڕووی یاساییەوە کێشەکانیان بۆ چارەسەر بکرێت کام کێشانن؟ ئەو کەیسانێکێنە لە ئێمە جۆرا و جۆرن هەیەە لە مەسایلی باری کەسێتیە زۆرترین کەیسمانی و ڕوو لە ئێمە دەکەن کەویش خۆی دەبێنێتەوە لە زەواج، لە تەفریق، لە تەلاق، لە نەسەب، لە حەجەی لەدایک بوون، لە بەڵگەی لە ئامێزگرتن، بەڵگەی وەفات، بەڵگەی دابەشنامەی شەرعی. هەموو ئەم کارانە کە ئێمە یەکەین بۆم کەیسانە لە دادگای باری کەسێتیەوە ئەوان زۆرترین کەیسن کە ڕۆژانە سەردانی ئێمە ئەکەن و لە باری سزایشدا ڕۆمانتیەکەم بە شێوەیەکی کەمتر لە مەسایلی جینایەت و لە مەسایلی جونحا و ئێمە کاریان بۆ دەکەین لە هەردوو قۆناغەکە هەم قۆناغی دادگایکردن هەم قۆناغی لێکۆڵینەوە و طبعا لە مەسائلی یاسای کاریشدا ئێمە ئیشەکەین و ئەو کێشانێک ئەوان هەیەە زۆرتر لەگەڵ خاوەنکارە کە کاتێک ئیشیان بووەکە و پاران نادێ خاوەنکار ئێمە لە محکەمەی عمل داوام بۆی قاماکەین و بۆ ئەوەی بتوانین کە مافەکەی بۆ بگرینەوە. باشە بە تایبەتی تایبەت بە کێشە و گیرۆگرفتەکانی پەنابەران لە ڕووی کارکردنەوە کاتێکە لە هەرمی کوردستان کارێکیان دەستەکەوێت تەواوی ئەو مافانەی کە با بڵێن هاوڵاتیەکی کورد لە شوێنی کارهەیەتی پەنابەرێکی شەیەتی لە شوێنی کار و لە ڕووی یاسایی شەوکاری پێدەکرێت؟ بەڵێ بێگومان هەموو ئەو کەیسانی کە ڕووی لە ئێماکەن وەکو هەر کەسێکی احتیاجی وەکو کەسێکی عێراقی خۆمان ناڵین ئەمانە خەڵکی دەرەجەدون وەکو خۆمان تەماشایەکەن کوردی ڕۆژ ئەوانیش بەدەرنی لە کێشە و گیر و گرفت و ئەو گریگرتانی کە زۆر سەرەکین جیاوازن لە خەڵکی خۆمان ئەوەی ئەو کەسە پێویستە هەڵگیری فۆرمی پەناخوازی بێ کە دەرەچێت لە کۆمیسیاری باڵای تۆگوتەکان بۆ کاروباری پەنابەران کە ئەو مەرجی سەرەکیە لە ئەو کەسەدا هەبێت بۆ ئەوی بتوانێت کێشە یاسایەکانی بۆ چارەسەر بکەین بە تایبەتی کارتیمانەوە. باڵێ بابەتێکی دیکە هەیە کە ڕەنگە شوێنی نیشتەجێبوون بێ هەنێک کات کێشە بۆ پەنابەران دروست بکات. لە مڕۆوە چ داوایەک هاتووەتە لای بەشی یاسای ڕێکخراوی CDO و کێشەکەی لە مڕۆوە چی بووە؟ بڵێ لە ڕابردوودا ئەوان و کێشان کەمتر هەبوو لە چاو ئێستادا لە ڕابردوودا لە هەر شوێنێک ئازاد بوون کە خانوویەکی نیشتەجێ بگرن و نیشتەجێ بوون بەمەرجێک بەڕێوەبەراتی ئاسایشی تایبەتمەند موافقەتی بۆ بکردا بەڵام بەداخەوە ئێستا ئێڵێم بەڕێوەبەراتی ئاسایش بە هەر چوار پارێزگاکەوە بڕیاریان داوە کە خەڵکی پەناخواز و پەنابەر لە گەڕەکەکانی شاری سلێمانی و دەوروبەری ناتوانین خانووی نیشتەجێ بگرن بە بیانی ئەوەی کە گوایە ئەوان ناتوانین مستەیتر بن بەسەریانە لەبەر حاڵەتی ئەمنی بۆیە ملزەمیان ئەکات کە بچنە پرۆژەکان خانوو بگرن کە ئەمانیش بەڕاستی ئەم پرۆژانە مەبلەغێکی زۆر پارەوێت بۆی بتوانین بگرن بۆ ئەم ئەستەنگێکی زۆرە لە بەردەم پەناخواز و پەنابەراندا کە بتوان لە شوێنە خانوو بگرن لە بەروی باری مادیان محەدەدە بەڕاستی ناتوان ئەوە بکەن.
باشە کەواتە لەم حاڵەتەیە لە ڕووی یاساییەوە چۆن هاوکاری پەنابەران کراوە؟ ئێمە لەم حاڵەتە بەڕاستی لەگەڵ ئاسایی چەندجار دانیشتنمان کردووە ببگەن خاڵێکی کۆتایی لەبەرەوەی ئەمە لەگەڵ مافەکانی مرۆڤ و لەبەر ئەوەی کە ئەم بابەتە پەیوەندی بە مافی مرۆڤ و پەیوەندی بە کەیسەکانی ئێمە هەیە لەگەڵ کار و چالاکی ڕێکخراوەکانی ئێمە ناگونجێت بۆ ویستمانە بابەتە بەلایە کاچارەسەر بکەین بەڵام تا ئێستا نەگوینە خاڵێکی کۆتایی. باشە بابەتێکی دیکە هەیە کە ڕەنگە فێربوونی زمان بێ و پەیوەندیدار بکەینەوە بە خوێندن لە ناوەندەکانی خوێندنە لەمڕۆ هیچ کێشەیەک هەیە و ئەگەر هەیە چارەسەر یاساییەکەی بۆ پەنابەران چۆن کاری لەسەر کراوە؟ کێشێکی وانە بۆ لە ڕووی زمانەوە تەبانەوان یان کوردی ئەزانن یا بادینی یا خۆت عەرەبی لە هەموو شوێنێکی ئێستاوە بە زمانێکی ڕسمی و ئەو کێشەیەکی ئەوتوان نەبوو بەڕاستی وەکو لانی خوێندنیش ئەگەر ئەو کەسە کەوتم فۆرمی نووسیا ڕێ بوو کاتی مانەوە دەربکات بۆ کەیسەکە مافی خوێندنی هەیەوەتوانێت بخوێنێت ئەوان قوتابخانی تایبەت بخوانێ ئێمە لەگەڵ وەزارەتی پەروەردە تەنسیقمان کردووە کە قوتابخانی تایبەت بخوانێ هیچ کێشەیەکیانێن لەو ڕۆوەتوانم بخوێنن وەکو زانکۆهلیەکانیش کە ساڵانە ڕێژەیەکی باشیان هەیە لە پەنابەر و پەناخوازانی خەڵکی ڕۆژهەڵات و تەنانە ڕۆژ ئاوەژ وەرەگرن کە بەبێ مقابل ئەخوێنن مەرجیان تەنها ئەوەیە کە کارتی مانەوان هەبێت بۆیە زمان حاڵەتێکی بای دروست نەکردو لە بەردەمیانە. بەڵێ کاک ئەبوو بەکر ئەم هاوکاریانی کە پێشکەش بە پەنابەران دەکرێت پەنابەران خۆیان دێنە CDO تاکو هەر کێشێکیان هەبێت لە ڕووی یاساییەوە داوای چارەسەرکردن دەکەن یاخۆت ڕێکخراوی CDOش خۆی تیمێکی هەیە کە بە تەنگ پەنابەرانەوە بچن. بێگومان ئەو کەسانی کەین لە ئێمە لە سێ بواردا ئەتوانن پەیوەندی بە ئێمە بکەن یەکەمیان خۆی ڕاستەوخۆ شوێنەکە شارەزای و CDOش ناسراوە سەردانمانەکەن یاخود لە ڕێی پەیوەندی تەلەفۆنی و پەیوەندیمان پێواکەن یاخود ئێمە خۆمان مەدانیان تیممان هەیە چینە شوێنەکان و کەیسەکان وەرەگرین. بەڵێ تەواوی ئەو کێشانەی ببوورە تەواوی ئەو کێشانی یاخود ئەو پەنابرانی کە هاتوونەتە ڕێکخراوی CDO بۆ چارەسەرکردنی کێشەکان دەکرێت بڵێ هەمووی بە ئەرێنی توانراوە کێشەکانیان بۆ چارەسەر بکرێت؟ ئەوان کۆمەڵە کێشەی محەدەدیان هەیە بەڵێ ئەتوانین بڵین لە 95 ئەو کەیسانێکێت لای ئێمە بە شێوەزێکی پۆزتیڤ کەیسەکانیان داخراوە نەتیجەی هەبووە چون زۆربەی کەیسەکان کە پێم وتیت خۆی لە یاسای باری کەسێتی ئابینێتەوە لە ڕاستی ئەوەش کێشێک نییە بڵین کە عقلەیەکی وا دروستکە بڵێن کێسەکان بە شێوازێکی پێندی بمێنێتەوە یاخود بە شێوازێکی نەگەتیڤ بەڵێ زۆربەی و کەیسانێکێتە لە ئێمە بە شێوازێکی پۆزتیڤ داخرێ و حاڵەتیشمان هەیە بەڕاستی کە نەگەتیڤ بووە. بەڵێ وەکو کۆتا پرسیار تەواوی ئەم کێشانی کە بۆیان چارەسەر دەکرێت بێ بەرامبەر و خۆبەخشانەکاریان لەسەر دەکرێت بە تاکید هەموو ئەو خزمەت گوزاریانەی کە ئێمە پێشکەشیانەکەین هەموو نوێنەرایەتی یاسایی لە بەردەم دادگاکاندا و هەموو ڕابێژی یاسایش هەموو کارەکانمان بێ بەرامبەرە و تەنانەت ئەو تێچوانەی کە لەسەر کەیسەکان ڕێکخراوی CDO سەرفیەکات لە تێچووی داواکان بە یان بەڵگەنامەکانی هەر تێچوویەکی تر ڕێکخراوی CDO خستێ سەرشانی خۆی و لەسەر ڕێکخراوی CDO هیچ کەیسەکەی ڕەپارێک سەرف ناکات. بەڵێ زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکان سپاس بۆ بەکەڕەوە مەولود پارێزەر لە ڕێکخراوی CDO زۆر سپاس.